سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە ئێستاش سەردەڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری ڕەوانسەر، کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران، ئازادی کاتی سێ هاوڵاتی خەڵکی شاری کامیاران بە دانانی بارمتەی قورس، ناڕەزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام و کۆبوونەوەی ناڕەزایەتی پۆرسۆنێلی هەوا نیروزی کرماشان. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شاری ڕەوانسەر بە پێی راپۆرتی گەیشت و سێ چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی شارستانی ڕەوانسەر لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو سێ هاوڵاتیە بە ناوەکانی خەلیل پەرەندەک، شەهاب سلێمانی و ئیدریس گوڵ محەممەدی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی و بۆ پەڕی تونند و تیژەوە دەست بەسەر و ڕەوانی گورتوخانە ناوەندامیەکان کراون. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یا ئۆتۆمەتانی خراوەتە پاڵان زانیاریەک لەبەردەستدانیە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ڕۆژی ڕابردوو خانەنشینکراوانی مخابرات لە چەندین شاری ئێران و کوردستان دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بە پێی وێنانی کە بە دەستمان گەیشتن و خانەنشینکراوان لە شارەکانی کرماشان، سنە، بیجار، ئیسفەهان و چەندین شاری دیکەی ئێران بە وتنەوەی دروشم بە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرزکردنەوەی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها ئازادی دەست بە چێ خانەنشینکراوانی دەست بەسەرکراو بوون. ئازادی کاتی سێ هاوڵاتی خەڵکی شاری کامیاران بە دانانی بارمتەی قورس. بە پێی دوایین زانیاریەکان سێ هاوڵاتی و ئەندامی یەک بنەماڵی خەڵکی شاری کامیاران بە چەندین ڕۆژ دەست بەسەرکران بە دانانی بارمتەی قورس بە شێوەی کاتی ئازادکران. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو سێ هاوڵاتیە بە ناوەکانی کەژاڵ ڕەحمانی، ئیسا فەیزی و دانیال ڕەحمانی ڕێکەوتی 16 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانی گورتوخانە ناوەندامیەکان لە شاری سنە کرابوون. ناوبراوان ڕۆژی یەکشەممە 28 پوشپەڕ 1405 هەتاوی بە دانانی بارمتەی قورس تا کاتی بەڕێوەچوونی دادگای ڕژیم لەسەر تۆمەتەکانیان ئازاد کراون. شایانی باسەکە و سێ هاوڵاتیە لە ماوەی دەست بەسەرکرانیاندا ڕوبەڕووی تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم بوونەتەوە. ناڕەزایەتی کرێکاران لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام. بە پێی هەواڵی گەیشت و کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دەرکردنیان لەسەر کارەکانیان و تەنانەت پێنەدانی حەقدەسە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی ئەو شیرکەتەوە لە دۆخێکی زۆر خراپی مەعیشەتیدا دەژین و توانای دابینکردنی پێداویستی سەرەتاییەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لا درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری گەڕانەوەیان بۆ سەرکارەکانیان و هەروەها ڕوونکردنەوەی دۆخی پیشەییان بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی پۆرسۆنێلی هەوا نیروزی کرماشان. ڕۆژی ڕابردوو پۆرسۆنێلی هەوا نیروزی کرماشان دژ بە وەدی نەهاتنی باڵێنەکانی بەرپرسان و وەڵام نەدانەوەی داخوازیەکانیان کۆبوونەوە. کارمەندانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ئوستانداری شاری کرماشان ئاماژەیان بەوە کرد کە بۆ ماوەی زیاتر لە 15 ساڵە سەرەڕای بەڵێنەکانی بەرپرسانی ڕژیم هێشتا پرۆژەی سازکردنی خانووەکانیان دەستی پێ نەکردووە، ئەمەش بۆتە هۆی گوشارێکی قورسی ئابووری لەسەر کارمەندان. لا درێژەی کۆبوونەوەکەدا کارمەندان خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسان و هەروەها دەستێوەردانی دادپەروەرانی ناوەندە قەزاییەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری کرماشان. بە پێی راپۆرتەکان هاوڵاتیەکی خەڵکی شاری کرماشانی سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە چەند ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ئەو هاوڵاتیە بە ناوی ئارژ مەحموودی ڕۆژی شەممە 20 پوشپەڕ 1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و ڕەوانی گورتوخانە ناوەندامیەکانی ڕژیم کراوە. شایانی باسا کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ پێبەشکراوە.
سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر دوو هاوڵاتی خەڵکی شاری قوروە. بە پێی دوایین زانیاریەکان دوو هاوڵاتی خەڵکی شارستانی قوروە لەلایەن دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامیە و ڕوبەڕووی حکمی قورسی قەزایی بوونەتەوە. ئەو دوو شارەمەندا بە ناوەکانی نێدا دەداجانی و ستایش سۆرابی کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاویدا لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا بوو لەلایەن دادگای ئینقلابی قوروەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها کۆبوونەوە بە مەبەستی تێکدانی سەقامی گشتی هەر یەک حکمی 3 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ دوورخستنەوە بۆ نیکشاری پارێزگای سیستان و بلوچستان و هەروەها 62 شەلاق بەسەریاندا سەپێنراوە. برینداربوونی شوانێک لە قەندیل بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. هێزەکانی سوپای پاسدارانی ئێران لە هەوارگەی دۆڵێنەی چیاکانی قەندیل تەقەیان لە شوانێک و مەڕووماڵاتی هاوڵاتیە کردووە کە لە ئەنجامیدا شوانێکی تەمەن 69 ساڵ بە ناوی وسوع حەسەن محەممەد بریندار و چەند سەرمەڕێژ کوژراون. بە پێی دوایین زانیاریەکان ناوبرەوە بەهۆی تەقەی ڕاستەوخۆ و نایاسایی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار بۆ ڕەوانەی نەخۆشخانەی شاری قەڵاتزێ لە پارێزگای سلێمانی کراوە. شایانی باسە کە دۆخی تەندروستیە و هاوڵاتیە لە باشیدایە و بڕیارە نەشتەرگەری بۆ بکرێت. مەڕدارانی ناوچەکە ئاماژە بەوە دەکەن کە هەنگی مەرزی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کاتێکدا کە مەڕداران نزیکی سنوور نابنەوە هەوڵ دەدەن بە دەستڕێژی گولە و بۆ هۆیەوە تا ئێستا چەندین هاوڵاتی بریندار یاگیانیان لەدەستداوە. کۆبوونەوەی مامۆسایانی لەسەر کاردەرکراوی فەرهەنگیان لە تاران. ڕۆژی دووشەمە 29 پوشپەڕی 1405 هەتاوی مامۆسایانی لەسەر کاردەرکراوی فەرهەنگیان دژ بە نایاسایی بوونی دەرکردنیان لەسەر کارەکانیان لە بەردەم بینایی ناوەندی ئامۆزش و پەروەرە لە تاران کۆبوونەوە. مامۆسایانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بە شێوەیەکی نایاسایی لەسەر کارەکانیان دەرکراون و بە ناچار خانەنشین کراون و سەرەڕای پەسەندکرانی نایاسایی بوونی کردەوەی بەرپرسانی ئامۆزش و پەروەرشی ڕژیم نەک تەنیا هێشتا ئامۆزش و پەروەرش وەڵامی داخوازیەکانی نەداونەتەوە بەڵکو لەلایەن هێزانیەکانی ڕژیمە و گوشارێکی چەند هێندە خراوەتە سەر ناڕازیان. لا درێژەی کۆبوونەوەکە ناڕازیان جەخر لەسەر ئەوە کردوتەوە کە تاکاتی وەدیهاتنی داخوازیەکانیان درێژە بە ناڕەزایەتی و کۆبوونەوەکان دژ بە بڕیارە نایاساییەکان دەدەن. بەرزبوونەوەی ڕێژەی زیانی گیانیەکانی ڕژیم بە هۆی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر تەورێز. میدیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایانگەیاندە هێرشێکی بەیانی دووشەمە 29 پوشپەڕ بۆ سەر تەورێز ئەندامێکی دیکەی سوپای پاسداران کوژراوە. بە پێی ڕاگەیاندراوی میدیاکانی سەر بە ڕژیم ستوانی دووەم مێهدیدات پاشایی لە هێزەکانی بەرگری ئاسمانی سوپای پاسداران لە هێرشی ئەرتشی ئەمریکا بۆ سەر تەورێز کوژراوە. شایانی باسا کە بە کوژرانی ئەندامی سوپای پاسداران لە هێرشەکەدا ژمارەی کوژراوانی هێزەکانی ڕژیم بۆ 27 کەس بەرز بۆتەوە و ژمارەیەکی زۆری تریش بریندار و دۆخی تەندروستیان ناجێگیرە. داواکاری هێند لە هاوڵاتیان بۆ هاتوچوو نەکردن بۆ ئێران. بە پێی راپۆرتەکان باڵوێزخانەی هێند لە تاران هاوکات لەگەڵ توندبوونەوەی بارودۆخی ئەمنی داوای لە هاوڵاتیانی خۆی کردووە سەفەریان بۆ ئێران دوابخەن. ڕۆژی دووشەممە 29 پوشپەڕ باڵوێزخانەی هێند لە تاران بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک داوای لە هاوڵاتیانی خۆی کردووە تا کاتی باشتربوونی بارودۆخی ئەمنی پلانی سەفەر بۆ ئێران دوابخەن. هەروەها لە شارەمەندانی نیشتەجێی ئێران داوای کردووە دەرچوونی کاتی لە ئێران بە بەکارهێنانی گەشتی ئاسمانی بەردەستەکان لەبەرچاو بگرن. بە ئامانجگرتنی کەشتیەکی نەوەتەڵگر لە گەروی هۆرمۆز. ڕۆژی ڕابردوو کەشتێکی نەوەتەڵگر بە ئاڵای ماڵتەوە لە گەروی هۆرمۆز بەرپەلاماری موشکی لەلایەن کۆماری ئیسلامی کەوتووە. بە پێی راپۆرتی گەیشتوو بەهۆی ئەو هێرشەوە کەشتێک تووشی ئاگرکەوتنەوەیەکی زۆر بووە و لە کار کەوتووە، بەڵام هەموو کرێکارانی ئەو کەشتیە بە تەندروستی توانیویانە خۆیان ڕزگار بکەن. جێگەی ئاماژەیەکە و کەشتیە پەیوەندی بە کۆمپانیای یونانیەوە بووە. دوایین هەواڵ بەرزبوونەوەی ئاڵۆزیەکانی نێوان حوسیەکانی یەمەن و عەرەبستان. ڕۆژی ڕابردوو هێزە دەریاییەکانی حوسیەکانی یەمەن ڕێڕەوە کەشتیە بازرگانیەکانی عەرەبستانیان گۆڕا. بە پێی راپۆرتەکان ئەو کەشتیانە لە کاتی چوون بۆ لەنگەرەکانی عەرەبستان بوون کە هێزە دەریاییەکانی یەمەن هوشداریان پێداون و ڕایان گەیاندووە کە لە ئەگەری بەردەوام بوون لەسەر ئەو ڕێڕەوە هێرش دەکەنە سەریان. لە هەمان کاتدا حوسیەکانی یەمەن ڕایان گەیاندووە کە گەماروی دەریایی دژ بە عەرەبستانیان دەست پێ کردو. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی ئەو ڕووداوانە ئەمنیەتی هاتووشی دەریایی لە گەروی بابولمەدەب کەم بووەتەوە و مەترسی کەوتۆتە سەر بازرگانی دەریایی ئەو ناوچە.
بینەرانی ئەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەربن.